إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. صلوات بو پیغمبری خواه انیرین صلی الله عليه وسلم و هروها بو یارو یاورانی پیغمبری خواه صلی الله عليه وسلم و بو اوانی کشوینی کوتون تاکو تا زمان. خوش بسکانم لا شرح کردنی کتابی هەڵبژاردنی 222 گەوهەر و مرواری لە فەرموودەکانی هەردوو پێشەوە موسلیم و بوخاری گەشتینە فەرموودەی ژمارە 24. ناونیشانی فەرموودەکە زۆر پێویستە ڕۆژانە چەندین جار داوای لێبوردن لە خوای گەورە بکرێت. زۆر پێویستە ڕۆژانە چەندین جار بۆ هەر یەکێک لە ئێمە داوا لە خوای پەروەردگار بکەین کە لێمان خۆش بێ. عن أبي هريرة رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: والله إني لأستغفر الله وأتوب إليه في اليوم أكثر من 70 مرة. إمام بخاري للرواية أبي هريرة وأيريتوا لجمارة 6307 وإمام مسلم لجمارة 2702 للرواية أغر بن يسار مزني أي جريتوا بم لفظا أفرمي قال رسول الله صلى الله عليه وسلم: يا أيها الناس توبوا إلى الله واستغفروه فإني أتوب في اليوم 100 مرة. لم حديثك بدون روايات هاتوا هەمووی ئەوە ئەگەێنێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژێکا زیاد لە 70 جار لەو ڕیوایەتەکەی تر ئەفەرمێ 100 جار داوای لێبوردنی لە خوای پەروەردگار کردووە. مع العلم ئێمە ئەزانین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا لە گوناحی پاش و پێشی خۆش بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم معصوم بووە ئەسڵەن لە گوناح و لە خەتەئیش خوای تەعالی لێی خۆش بووە بۆیشی ڕاستوە کردووەتەوە. ئەی ئێمەی مسلمان چی ئیسفادەیە لەم حەدیثە وەرەگرین؟ ئەوە وەرەگرین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوێ فێرمان بکا پێغەمبەرێک کە بێگوناحە خوای تەعالی فێری کردووە کە لە ڕۆژێکە ئەوەنە جار داوا بکە لە خوا لێی خۆش بێ، ئەوەنە جار تەوبە بکە خوا لێی خۆش بێ. ئەی ئێمە ئەبێ ئێمە کە غەرقین لەناو گوناحە ئەبێت چەندێک پێویستمان بە ئەستەغفر الله بێ، چەندێک پێویستمان بە گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار بێ. فرمودەی ژمارە 25 خوا زۆری پێخۆشە بەندەکانی پەشیمان ببنەوە لە تاوان و بگەڕێنەوە. أبي حمزة أنس بن مالك رضي الله عنه الأنصاري خادم رسول الله صلى الله عليه وسلم قال رسول الله صلى الله عليه وسلم: لله أفرح بتوبة عبده من أحدكم سقط على بعيره وقد أضله في أرض فلات. إمام بخاري جمارة 6309، إمام مسلم 2747. أم حديثة أجرنوا. أم حديثة معناه شيء، معناه أويا كخواي تعالى زوري بيخوش بندكاني توبة بكنوا بقرينوا بردوام توبة بكنوا بقرينوا لهر جناحي أجر شي جناحك تشن بتشوك به تجعل جناح جورا كان يمر ڕۆژانە ئەگەر دراسەیەک بکەین ئەمڕۆ ئێمە هەمومان بە ڕۆژوو بووین تا ئەم دەقە لە سعاتی 4ەوە ئێمە بە ڕۆژووین تا ئێستا. ئەوە ئێستا جارێکی تر 4، یعنی 12 سعات ئێمە بە ڕۆژووی. ئایا ئەم 12 سعاتە بە ڕۆژووین گوناحمان نەکردووە؟ لای کەمەکەی لەوانەیە غەیبەتێکمان کردووێ، لای کەمەکەی لەوانەیە لە تەلەڤیزۆن یان لە فەیسبوک تەماشامان کردبێ، شتێکی پیشان دابێ، ئافرەتێکی ڕووتی پیشان دابێ، یعنی سەری ڕوود بێ و داپۆشراو نەبێ،
لای کەمەکەی ئەوەمان بینیوە، لای کەمەکەی کە مسلمانێکمان بینیوە لەوانەیە گومانێکی خراپمان پێی بردبێ. ئەمانە هەندێکی گوناحی بچووکن بەڵام هەندێکی کەبائیرن، بۆیە تەوبەکردن زۆر پێویستە، ڕۆژانە ئێمە بیکەین. وەخوای تەعالا زۆری پێخۆشە بەندەکانی تەوبە بکەن. ئەوەنەی چی پێی خۆشە؟ ئەوەنەی چی؟ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لەم حەدیثە بە کورتی باسی کردووە، بەس لە حەدیثێکی ترا بە درێژە باسی کردووە، یعنی بە درێژتر باسی کردووە. ئەفەرمێ ئەوەندەی ئەوەی کە کابرایەک وڵاخێکی پێ و خۆراک و خواردن و خواردنەوەکەی ها بەسەری وڵاخەکەیەوە بۆ سەفەرێک ئەچێ، بە ڕێگایەکی سەحراوی و بیابانە ئەچێ کە ئاوی تیانە، کە خۆراکی تیانە، کە خەڵکی تیانە، ئەگاتە شوێنێک زۆر ماندوو ئەبێ، ئەڵێ لێرە ئیسراحەتێکەکەم و دوای ئەو هەڵەسم خواردن و خواردنەوەکەمە خۆم. ئیسراحەتەکە چاوێ چێتە خەو، کاتێ چاوە کاتەوە تەماشاکە نە وڵاخ ماوە، نە خواردنەکەی سەری ماوە، نە خواردنەوەکەی ماوە، بە شەرتێ زۆر برسێتی و زۆریش تیونیەتی. لەم حاڵەتە کابرا نازانێت چی بکە، تێک ئەچێ، شپرز ئەبێ، بەم لاو بەو لایە ئەگەڕێ بە دوای وڵاخەکەی هەرچیەکە نایبینێتەوە، زۆر بێتاقەتە بێ. ئەڵێ من هەر ئەمرم با بچمە پاڵ دارەکە جارێکی تر لەوێ لەو سێبەرەیە بۆ خۆم تەواوتر ومێدی نامێنێ بە هیچ شێوەیەک، ئەچێتە پاڵ دارەکە و جارێکی تر خەوی پیاکەوێت، کاتێ دێتە خەبەرە تەماشا ئەکا وڵاخەکەی بە خواردن و بە خواردنەوەکەیەوە هابمان سەرێ وەستاوە. ئەم کابرایە ژیانی دووبارە بۆ ئەگەڕێتەوە، ئەمەل و ئاواتی بۆ ژیان ئەگەڕێتەوە، زۆر خۆشحاڵە بێ، زۆر زۆر لە خۆشیە هاوارەکە ئەڵێ خوایە، یعنی وەکو نازانێت چۆن شکری خوای پەروەردە بکە، لە خۆشیە ئەڵێ خوایە تۆ بەندەی منی، من پەروەردەگاری تۆ. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم لە خۆشیە دەمی تێکەچی. ئەو کابرایە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم چەندێ پێی خۆشە و لە خۆشیە دەمی تەتەڵاقە و نازانێت چی ئەڵێ، خوای تەعالا ئەوەندەی ئەو زەلامە و بە زیاترەوە پێی خۆشە بەندەیەکی وێڵ بوو بێ و گومڕا بوو بێ و لای دابێ لە ڕێگا بگەڕێتەوە سەر ڕێگا. خوا زۆری پێ خۆشە بەندەکانی تەوبە بکەن، پێی خۆش نییە بەندەکانی لەسەر ڕێگای خراپ بن. فرمودەی ژمارە 26 خۆشەویستەکانم، سروشتی مرۆڤەکان بەگشتی وایە کە تێر لە خۆشی و لەزەت و کۆکردنەوەی دنیا ناخۆن، طبیعەتیان وایە، بەڵام ئەبێ مرۆڤی باوەڕدار بە پێی پێویستیەکانی سوود لە دنیا وەربگرێ. بە طبیعەت خۆشەویستەکانم ئینسان لە دنیا تێر ناخوا. عن ابن عباس رضي الله عنهما أن رسول الله صلى الله عليه وسلم قال: لو أن لابن آدم واديا من ذهب لأحب أن يكون له واديان ولن يملأ فاه إلا التراب ويتوب الله على من تاب. إمام بخاري جمارة 6436 وإمام مسلم 10049. أم حديثة أجرنا وبيغمر فرمي صلى الله عليه وسلم أجر آدمي ذات يكدول آلتوني هبي يكدول حزكا بكا بدوان وهيج إنسان تير ناكا ودمي پر ناكات جگە لە خۆڵ نەبێ، کاتێک ئەمرێ و خۆڵەکە نەسەریە، وەخوایش لەو کەسە خۆشە بێ کە تەوبە ئەکات و پەشیمان ئەبێتەوە. ئەم حەدیثە ئەوە ئەگەیەنێ کە ئینسان دائیمەن طموحی زۆرە، حەزی زۆرە، حەزەکانیشی کۆتایی نایە، طموحەکانی کۆتایی نایە. تەسەوڕەکەن ئێستا ئەو مناڵە تازە پێگەیشتوانە لە پیاوە بەتەمەنەکان کەم تەماحترن. تەسەوڕەکەن ئێستا پیاوی وا هەیە بەتەمەنە لەوانەیە 70 ساڵ 80 ساڵ سەیرەکەی حرسی لەسەر دنیا زیاترە بێ، سبحان الله، خۆشی بۆ دنیا زۆرتر ئەبێ. ئیتر ئەمە خوا ئینسانی وا دروست کردووە. بەڵام پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەم ئینسانە ئەگەر دۆڵێک ئاڵتونی هەبێ، دۆڵێک بینی دوو کێو ئاڵتون هی ئەو بێ، هەموو هی ئەو بێ، حەزەکات بێ بە دوان، دووی بێ حەزەکات بێ بە چوار. بەڵام ئینسانی مسلمان نابێ لەو جۆرە کەسانە بێ، ئەبێ محارەبەی نەفسی خۆی بکە. چۆن ئێستا نەفست حەزەکە ڕۆژوو نەگری، تو هەر ئەیگری،
چۆن نەفست حەزەکە بەیانیانی زۆڵ نەسی بۆ نوێش تۆ هەر هەڵەسی چۆن نەفست حەزەکە کاسبی نەکەی بەڵام تۆ هەر کاسبی ئەەکەی ئینسان ئەبێ محارەبەی نەفسی خۆی بکە و نفسی خۆی داڕنێ لەو خۆشەویستیە ناشەرعیانە ئیلا بەقەدەر ئەوەندەی کە پێویستە. ئێستا ئێمە ئەگەر بیری لێ بکەینەوە ئینسان ئەگەر 70 ساڵ تەمەن بکە 70 ساڵ ڕۆژی چەندێک خواردن ئەخوا ئینسان ڕۆژی چەندێک خواردن ئەخوا مەسەڵەن ڕۆژی کیلۆیەک ڕۆژی کیلۆیەک خواردن دانە ئەگەر تەمەنت 70 ساڵ بێ بیکە بە ڕۆژ ساڵەکان بکە بە ڕۆژ و حەسابی کە و لە یەکی دەرەوە بزانم تو چەندێک خواردن ئەخۆی تەسەوڕەکەن چەندێک بخۆی 20 خواردن ئەخۆی 20 یعنی 20 و شتێک ئاوە یعنی تۆ هەر یەکێک لە ئێمە بگرە ئێستا ئەوە پارەی هەیە بەشی 20 تر بکە یعنی تۆ هەر ئەگەر ئاردەکە بێ و ئاوەکە بێ ژێی یعنی ژیان کەی ئەوەندە ئەهێنێ ئینسان خۆی بۆ زەلیل بکە ئینسان دەست بووە بۆ حرام ئینسان ڕووکاتە هەموو شوێنێکە بەس لەبەرەوەی تیکەنانێکی دەستکەوێت ئاخر نازانم بۆیە حەقە ئینسانی مسلمان دەرس وەربگرێ لە پێشوەکانی خۆمان دەرس وەربگرین کاکە ئێمە 6 ساڵە بێت تقریبا لە مزگەوتە زیاتری وابزانام ڕەمەزانی حوتەمە بەس پێشە چەند کەس ئەلەم 10,000 دائانشت ئێستا نییە چەند کەس ئیسا توانای نەماوە چەند کەسێکیش مردووە ئێمەش دەرسە بێن لەوان وەربگرین کەی ژیان ئەوە هەیەنێ والله لەوانەیە سرەی ئێمە بەر لە ڕەمەزان تەواو بێ سرەمان تەواو بێ یعنی قەزمان ژیانمان کۆتایی پێ بێ سرەی ئێمەش بێتە پێشوو ئەم دنیاە وەکو قافڵەیەک وایە وەکو محەتەی قیتار وایە ئیتر ئەو قیتارە دێ هەر کۆمەڵێک و لە محەتەیەک گوێسیاون هەر جاری کۆمەڵێک هەڵەگرێ و لەگەڵ خۆی ئایبا قیتاری ژیان وایە ئیتر قیتاری مردن وایە با نەڵێن ژیان قیتاری مردن وایە فرمودەی ژمارە 27 هیچ سەرۆت و سامانێک ئەوەنەی ئارامگرتن چاک و فراوان نییە هیچ سەرۆت و سامانێ ناگاتە ئارامگرتنە ئارامگرتن باشترین سەرۆت و سامانە ئەگەر خوا بیدا بە ئینسان ئەبوو سعیدی خودری ئەیگەڕێتەوە مان سعدی کوڕی مالکی ناو بووە رضي الله عنهما باوکی شێر صحابە بووە أن ناسا من الأنصار سألوا رسول الله صلى الله عليه وسلم فأعطاهم ثم سألوه فأعطاهم حتى نفد ما عنده فقال لهم حين أنفق كل شيء بيده ما يكن عندي من خير فلن أدخره عنكم ومن يستعفف يعفه الله ومن يستغني يغنه الله ومن يتصبر يصبره الله وما أعطي أحد عطاء خيرا وأوسع من الصبر إمام بخاري أجرته جمارة 1469 و ئیمامی مسلمیش 1053 پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان هەندێ پارەی هاتوو بوو یعنی زەکات و ئەمانە دەستکەوت و زەکات و ئەمانە و تەوزیعی کرد بەسەر مسلمانانە کۆمەڵێک لە ئەنساریەکان داوایان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم پیانی دا بردیانەوە بۆ ماڵ دوای هەماتنەوە هەم داوایان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم هەم پیانی دا ئەمە چەند جار دووبارە بووە هەمە ڕۆیشتنە ماڵ ئەمە هاتنەوە ئەویان لە ماڵدا ئەناو هەم ئەهاتنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچی بەدەستەوە نەما یعنی هەمووی تەواو بوو پاشان فەرمووی والله مسلمانان ئەوەی کە هەمە ئەوەی کە لە بەردەستمایە هیچی پاشەکەوت ناکەم بەڵکو هەموویتان پێ ئەدەم بەڵام بزانن مسلمانان دنیا هەر پارە نییە ئەگەر ئینسان خوا بۆی بکە موشەموشی دوای حرامی نەبێ خوای تەعالایش ڕەحمی پێکا و لە حرام دووری خاتەوە ئەگەر ئینسان دڵی دەوڵەمەند بێ زۆر چاوی لە پارە نەوێ پارە بەها بۆ فەقیر و هەژارەکان بێ مەرج نییە ئەی تۆیە کە هەتا ئیلا هەر تۆش بەشت بکەوێ بەرت بکەوێ ئەگەر کەسێ دڵی دەوڵەمەند بێ یعنی دڵی ڕابێنێ لەسەر دەوڵەمەندی خوای تەعالا دڵی دەوڵەمەند ئەکا ئەگەر کەسێ خۆی ڕابێنێ لەسەر ئارامگرتن بە تەکید خوای تەعالا ئارامی پێ ئەدا پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی و هیچ کەسێک شتێکی لە سەبر باشتر پێ نەدراوە لە ژیانە
يعني لسر ئەم ڕووی زەویە خەڵک زۆر دەوڵەمەند هەبووە، مەلیک هەبووە، پاشا هەبووە، شتیان بەخشیەوە بە خەڵک. هیچ پاشایەک نەیتوانیەوە شتێک بدا بە خەڵکانێک ئەوەنەی سەبر کە خوا داوێتی بە ئەهلی سەبر گرنگ و مهم بێ. ئارامگرتن زۆر مهمە. ئینسان ئەوەنە حەساوە بتوانێت دڵیان بەخۆیان بگرێتەوە بەڕاستی سەرکەوتوو ئەبێ لە دنیاە، ئەوە طبعا قیامەتیشی دەسەکەوێ. بەڵام ئەگەر ئینسان بێ سەبر بوو هەر لە بچووکترین شتا ڕۆخا بەرامبەر بە پارە چۆکدا ئەدا. ئازانن ئەو کەسانەی کە بەرامبەر بە پارە چۆکدادەن چەند زەلیلن چەند زەعیفن. یعنی هەر ئەمرد بەخوا ئەگەر ئەو دنیا ئەو سیارەکە ژێرشی پێ بدایە هەرە بێ بمردایە. ئینسان بۆ ئەوەندەن نەفسی نزم بێ. چەند خۆشە ئینسان سەبری هەبێ. سەبر چەند جوانە. ئێستا بۆ نمونە تۆ تۆزێکی تر فتارەکرێ هەیە نییە زۆر بێ سەبرە نازانێت چی بکات، دەسەوا بۆ خواردن، دەسەوا بۆ ئاو، دەسە ینی زۆر بێ سەبرە. هەر لە خۆ تۆ ئەیبینی لە بەر چاوتەکەوێ، هەر لە خۆ تۆ ئەیبینی لە بەر چاوتەکەوێ. چەند زەحمەتە ئینسان سەبری نەبێ لەسەر ئەوەی بۆ لێکێکا کێشەیەکی بێ قسە ئەکاتە لەوانێت ئەگەر فیشەکی بدەێت فەنگی بەدەستێ بلەوە چێتە بتەقێنە پێ. بەس ئەگەر سەبری بێ نەجاتێ بێ و یەک تۆزە سەبر یەک لەحزەیە هەر بێ نەجاتە بێ. جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هیچ عەطائێک ئەوەنەی سەبر مهم نییە کە خوا دابێتە ئینسان. زۆر مهمە سەبر. ژمارە فەرمودەی ژمارە 28 ئارامگرتن لە سەرەتای ناڕەحەتیەکان و ناڕەحەتی و بەڵاکانەوە حەساوە. يعني هر مشكلة كتوش تبي سرتاكي حساوة. أنس كري مالك أجرته رضي الله عنه ألم أفرميه مر النبي صلى الله عليه وسلم بامرأة تبكي عند قبر فقال اتق الله واصبري فقال إليك عني فإنك لم تصب بمصيبتي ولم تعرفه. فقيل لها إنه النبي صلى الله عليه وسلم فأتت باب النبي صلى الله عليه وسلم فلم تجد عنده بوابين فقال لم أعرفك فقال إنما الصبر عند الصدمة الأولى. رواه البخاري 1286 ومسلم 926. روجي كان في غمر صلى الله عليه وسلم قال هندي لأصحابه كان يتشون سر قبرسان تماشای کرد ئافرەتێک بە تەمەن مناڵێکی مردووە کوڕێکی مردووە بۆی ئەگری زۆر خراپ بۆی ئەگری زۆر خراپ بۆی ئەگری. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی دایکەکەم سەبر بگرە ئارام بگرە دنیا بۆ کەس نامێنێ هەمومان ئەمرین هەمومان مناڵمان ئەمرێ و ئیتر نەسیحەت یعنی کێ ماوە لەسەر ئەم زەویە الحەمدولله ئێمە مسڵمانین لەوە دوعا ئەگەین بە یەکتر یعنی هەندێک نەسیحەتی کرد کە ئافرەتەکە یەکسەر تووڕە بوو دوورکەوە لێم تۆ ئەوە توش نەبووە کە من تووشم بووە تۆ ئەگەر ئەوە توش بووە ئەم قسانت ناکرد. پێغەمبەر صلی الله علیه و سلم نچینەوە تو دوورکەوتنەوە لەوە دایکێ گوتی ئەوە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه و سلم تۆ چۆن ئاوا بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوا قساکەی. ئافرەتەکە ئیتر قەراری لێ بڕا و کەوتە شوێنیان حتا هات بۆ ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەماشای کرد لە حەدیثەکەوە ئەفەرمێ دەرگاوانی نییە یعنی حرەس وەمانەی نییە يعني منعي بكن نيل مراته جوروا اتر شو جوروا ولا پیغمبر اخوا صلى الله عليه وسلم فرموا اي پیغمبر اخوا نمزاني توي داوای لێ بردنە کەم بەخوا نەمزانی تۆی. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئارامگرتن لە چرکەی ساتی یەکەمەوە حەساوە. دوای ئەوە هەموومان وەکو یەکمان پێ دێ ئێستا هەموومان کەسمان مردووە وانە کشتمان دانیشتوین و عەتیادیە کشتمان ئێستا ئەهلی سەبرین ئەمە چ حەساوە ئەوەڵ دەقە حەساوە کاتێ لێت ئەقەومیە حەساوە ئەو هینەکە لەو ئیمتیحانەکە لەو لەحزەیە لەو چرکە ساتەیە بەس دوای ئەوە هەمووی وەکو یەکی پێ دێ. جا ئەمە نەک بۆ کەس مردن بۆ هەموو موسیبەتێک ئامان خۆشەویستەکانم چرکە ساتی یەکەم ئەگەر ئێمە خۆگر بین ئیتر نەجاتمانە بێ بەس ئەو چرکە ساتە خۆگر بین ئینشاء الله ڕزگارمانە بێ. فرمودەی ژمارە 29 ئەگەر ئارامگر بیت لەسەر نەخۆشیەکەت ئەوە بەهەشت پاداشی تۆیە. عطای کوڕی ئەبی ڕەباح ئەگەڕێتەوە بمان ئەفەرمێ ئیبن عەباس پێمی وت ئیبن عەباس ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕزای خوا لە خۆی و باوکیشی بێ ئەفەرمێ پێمی وت ئایا ئافرەتێکت ئەلا ئوریکە ئیمرەئەتەن من ئەهلی الجەنە ئایا ئافرەتێکت پێ پیشان نەدەم کە ئەهلی بەهەشتە وتم بەلا فقلت بەلا وتم بەڵێ فەرمووی هذه المرأة السوداء فەرمووی ئەو ئافرەتە ڕەشپێستەیە أتت النبي صلى الله عليه وسلم هات خزمتي في غمري صلى الله عليه وسلم فقالت وتي إني أسرع وتي من توشي بركم ديم توشي قاشك ديم وإني أتكشف وهركات يتوشي شما بيك إتر
بين ما بيو جان ما كويتا در خلق ام بينيه فادعوا الله تعالى لي داوام بوبك لا إخوائي پروردگار ك يعني إخوات شاكم كاتوا في غمر إخوة صلى الله عليه وسلم فرمي إن شئتي صبرتي ولك الجنة وإن شئت دعوت الله تعالى أن يعافيك فقالت أصبر فقالت إني أتكشف فادعوا الله تعالى فادعوا الله ألا أتكشف فدعا لها متفق عليه رواه البخاري جمارة 5652 ومسلم جمارة 2576 ام افرته راش پیستهات خدمتی پیغمبر صلی الله علیه وسلم وتی ای پیغمبری خو من توشی گشک ابم توشی پرکم ابم کاتێکیش ئەکەوم گیانم دەرەکەوێ خەڵک گیان مەبینێ خۆم نازانم لە چی شوێنێکە ئەکەوم دوعام بۆ بکە بۆی خوات گەورە شیفام بدا پیغمبری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر ئەتەوێت سەبر بگری بەهشت بۆ تۆیە ئەگەر ئارام لەسەر ئەو نەخۆشیە بگری بەهشت شوێنی تۆیە سەیکەن سبحان الله هەندێک نەخۆشی هەیە بەڕاستی بەهشتی لەسەرە یەکێ لەوانە پەرکەمە و گەشکەیە بەهشتی لەسەرە ئەگەر ئەتەوێت سەبر بگریت بەهشت بۆ تۆیە یعنی دوعات بۆ نەکەم سەبر بگرە و خوای تەعالا دنیا دووسێ ڕۆژێکەون دوای ئەوە گەیتە خوای پەروەردگار و بەهشت شوێنی تۆیە ئەگەر ئەشتەوێت دوعات بۆ ئەکەم ئافرەتەکە فەرمووی ئەی پێغەمبەری خوا سەبرەگرم بەس یەک داوایەکم هەیە دوعام بۆ بکە کاتێک کە ئەکەوم لە کات پەرکەم و لە کات گەشکەکەیە یانم نەکەوێتە دەر جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بۆ کرد کەوا کاتی ئەکەوێ گیانی نەکەوێتە دەر جا خۆشەویستەکانم بەڕاستی هەندێک نەخۆشی هەیە ئەگەر ئینسان سەبری لەسەر بگرێ یعنی بەتەکید پاداشتەکەی بەهشتە و نەخۆشیەکانیش زۆرن ئەمڕۆ و هەندێکیانیش زۆر ناڕەحەتن زۆر قورسن ان شاء الله او نخوشیانە هەمووی بەری ئەم حەدیثەی پێغەمبەرەکەوێ صلى الله عليه وسلم جمارە فرمودەی ژمارە سی و کۆتاژ فرمودەی ئەمڕۆمان پێغەمبەرانی خوا لە لوتکەی ئارامیا بوون خۆشەویستەکانم چونکە پێغەمبەرانی خوا قودوەن سەرمەشقن ئەوان لە هەموو خەڵق ئارامگرتر بوون بۆ ئەوەی ببێتە نمونە بۆ ئێمەش خۆ طبعا ئەوانیش ئازاریان چەشتووە ناڕەحەتیان چەشتووە برسیان بووە تینویان بووە نەخۆش کەوتون یعنی هەموو ئەو ناڕەحەتیانە کە ئێمە ئیبینین ئەوان بە دووقات بینویانە بەڵام لەگەڵ ئەوەیە زۆر ئارامگر بوون و بەو ئارامیە بوونەتە پێغەمبەران ئێستا هەندێک لە پێغەمبەران پیانەوترێ ئولو العەزم یعنی خاوەن سەبر یعنی ئەوانە زیاتر و زیاتر لە پێغەمبەرەکانی تریش سەبریان گرتووە لەوانە نوح ئیبراهیم موسى عيسى محمد المصطفى صلوات إخوة لها ميان به عن أبي عبد الرحمن عبد الله بن مسعود رضي الله عنه قال كأني أنظر إلى رسول الله صلى الله عليه وسلم يحكي نبيا من الأنبياء صلوات الله وسلامه عليهم ضربه قومه فأدموه وهو يمسح الدم عن وجهه ويقول اللهم اغفر لقومي فإنهم لا يعلمون إمام بخاري جمارة 3777 وإمام مسلم جمارة 1792 أم حديث من بو أجريتوا ابن مسعود أجريتوا فرمي پیغمبری خوا صلی الله علیه وسلم من بینی ئەڵێ ئێستا هاوە بەرچاوم و کاتێ باسی پێغەمبەرێکی لە پێغەمبەرەکان ئەکرد ئەی فەرموو ئەو پێغەمبەرە بانگی قەومەکەی ئەکرد بۆ لای ئیسلام بەڵام ئەمان ڕۆین لیاندا بوو سەریان شکاندبوو خوێن بەدەم چاوی هاتوو بۆ خوارەوە لەو کاتە کە ئەوان سەریان شکاندووە خوێن بەدەم چاوی هاتوۆتە خوارەوە ئەم پێغەمبەرە چی بڵێ باش سێ ئەم موقفەکە یعنی چی بڵێ ئێمە ئێستا یەکێ بێت و بدات سەرمانە و یعنی ئەم موقفمان چۆن بێ یعنی لەو لەحظە پێغەمبەرەکە لە جیاتی ئەوەی کەوا دوعای شەڕیان لێ بکە ئەم پێغەمبەرە ئەی فەرموو اللهم اغفر لقومي إنهم لا يعلمون يا ربي خوایە لە قەومەکەم خۆش بە ئەمانە نازانن ئەگەر ئەوەی من ئەیزانم ئەمانە بزانن ئەوانیش دێنە سەر ڕێگە جا چەند گرنگە خۆشەویستەکانم داواکارم خوای تەعالا بۆ خاتر ناوجوانەکانی خۆ ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە يا ربي خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت صبر و حلم و صفات جوانەکانی پێغەمبەرمان پێ ببەخشە يا رب العالمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين